دکتۆر یوسف قەرزاوی قسەیەکی زۆر جوان دەکات، دەڵێت عمر و تەمەنی ئینسان بە ساڵ و مانگ و ڕۆژ نییە. عمر و ژیانی حەقیقی ئینسان بریتیە لەو ڕەسیدەی کە ئینسان لە لای خوای پەروەردگار هەیەتی، بریتیە لەو مەکانەتەی کە ئینسان لە لای خوای پەروەردگار بەدەستی دێنێت. بەهۆی چیەوە؟ بەهۆی کار و کردەوەی باشەوە و بەهۆی کردەوەی خەیر و چاکە، بەهۆی ئەعمالی ساڵح. ڕەسیدی ئینسان بەوەیە ئایا ئینسان لە لای خوای پەروەردگار مەکانەتی چۆنە. بەوە نییە ئینسان چەند ساڵ بژێت، بەوە نییە ئینسان تەمەنی زۆر بەیان کەم بێت، بەڵکو ئەوە گرنگە کە ئینسان ڕەسیدی لە لای خوای پەروەردگار چەندە. زۆر کەس دەبینین تەمەنی زۆرە بەڵام ڕەسیدی لە لای خوای پەروەردگار سفرە. زۆر گەنجیش دەبینین تەمەنی گەنج و کەمە بەڵام دەفتەری ئەعمالی پڕە لە کردەوەی باش و لە ئەعمالی ساڵحە و لە ئەعمالی خەیر، لە دیفاعکردن لە ئیسلام، لە بڵاوکردنەوەی دینی ئیسلام، لە دەعوە و بانگەواز لە پێناوی خوای پەروەردگاردا. کەواتایی ئینسان تەماشای عمر و ژیانی خۆت کە، تەماشای دەفتەر و ئەعمالی خۆت کە بەر لەوەی کە قیامەت دابێت و بۆت تەماشاکەن، بزانت چ شتێکت لە لای خوای پەروەردگار تۆمار کردووە، بزانە ڕەسید و باڵانسەکەت لە لای خوای پەروەردگار چۆنە.